جاڵجاڵۆکەی مۆزی بەرازیلی یارمەتی چارەسەرکردنی تێکچوونی ڕەبوونی کۆئەندامی زاوزێ دەدات. 30 ساڵ لەمەوبەر توێژەرانی بەرازیلی دەستیان کرد بە لێکۆڵینەوە لە کاریگەریەکی ئیلاوەکی سەرنجڕاکێشی پێوەدانی جاڵجاڵۆکەی مۆز. ژەهرەکە قوربانیەکانی تووشی ڕەقبوونی کۆئەندامی زاوزێ دەکرد کە ئازار بەخش و بەردەوام بوو. زیاتر لە 30 ساڵ لەمەوبەر توێژەرێک بەناوی پرۆفیسۆر کارلۆس ڕۆبیرۆ دێنیس هاتە دامەزراوەی ئێزگیل دیاز، گروپێکی لێکۆڵینەوەی دروستکرد بۆ جیاکردنەوەی پێکهاتەکانی جاڵجاڵۆکەی ئارانها ئارمادێرا. بۆچی ئەو کاری کرد؟ چونکە بینی ئەو نەخۆشانەی کە هاتبوون بۆ کلینیک و ئەو جاڵجاڵۆکەی پێوەی دابوون تووشی حاڵەتێکی تایبەتی کردبوون کە دووچاری ڕەقبوونی ئازاربەخشی درێژخایەنی کۆئەندامی زاوزێ بووبوون. زانکان لەو هاندران بۆ پەرەپێدانی گەردیلەیەکی دەستکرد بە بەکارهێنانی هەندێک تایبەتمەندی ژەهری جاڵجاڵۆکە بۆ دروستکردنی جێڵێک بۆ چارەسەرکردنی سزبوونی کۆئەندامی زاوزێ کە ئێستاکە تاقیکردنەوە کلینیکیە ئومێدبەخشەکان ئەنجام دەدرێت. جاڵجاڵۆکەیەکی ئەستوری توکنی قاوەیە و گەورەترین قەبارەی دەگاتە 15 سانتیمتر. جاڵجاڵۆکەکە یەکێکە لە ژەهراویترین جاڵجاڵۆکەکانی جیهان. لە چەند وڵاتێکی ئەمریکای باشووردا دەبینرێت و بەهۆی بوونی باوی لە کێڵگەکانی مۆزدا ئەو نازناوی وەرگرتووە. بەڵام بە جاڵجاڵۆکەی گەڕۆک یان جاڵجاڵۆکەی چەکداریش ناوینراوە. لە ویلایەتی مینازگیراز لە باشووری ڕۆژهەڵاتی بەرازیل لە دیهات و لە ناوەندی شارەکاندا دەبینرێت. گرنگیەکی گەورەی ئەم کارە ئەوەیە کە سوودی دەبێ بۆ نمونە بۆ ئەو پیاوانەی کە نەشتەرگەری لابردنی پرۆستاتیان بۆ کراوە کە پیاوان و نایەنەوێ نەشتەرگەری لابردنی ڕیشەئی پرۆستاتیان بۆ بکرێ، بۆ نمونە لە حاڵەتی شێرپەنجەدا، چونکە ئەمە دەبێتە هۆی تێکچوونی ئەرکی کۆئەندامی زاوزێ و لەم حاڵەتەدا بەو پێیەی شانە زەنجیرەیە خانە پرۆتەینەکان چالاکن لەو پیاوانەی کە پرۆستاتیان لابردووە دەتوانێت زیاتر یارمەتی دەربێ بۆ چارەسەری پێشوەختەی شێرپەنجە. لە دەستگای ئیسکێل دیاز کە ناوەندێکی توێژینەوەی پزیشکیە لە بیرۆ هۆریزۆنتەی پایتەختی ویلایەتەکە، زانای بایۆلۆژی بەناسکی بە دوو موکێژ یەکێک لە جاڵجاڵۆکەکان دەگرێت هانی دەدات تا چەند دڵۆپێک ژەهری لێ دەست بکەوێت. پاشان کۆمپانیای FUNED ژەهرەکە دەنێرێت بۆ زانکۆی فیدراڵی مینازگیراس UFMG کە لێکۆڵینەوەی لەسەر ئەوە کردووە کە کام پێکاتە دەتوانرێت دووبارە بکرێتەوە بۆ چارەسەرکردنی سزبوونی کۆئەندامی زاوزێ کە تووشی 10 ملیۆن پیاو دەبێت لە سەرانسەری جیهاندا. یەکێکی دیکە لە سوودەکانی بژاردەی دەرمانەکەمان ئەوەیە کە حەب نییە بە شێوەی جێل بەکاردێ. ئەمەش سوودێکی زۆری هەیە چونکە کاریگەری لاوکی زۆر کەمتری هەیە لە هەموو دەرمانێکی تر، چونکە وەک کرێم بەکاردەهێنرێ، کەواتە ئەوە جیای دەکاتەوە لەو دەرمانانەی تر کە بۆ بەهێزکردنی ئەندامی زاوزێی پیاو بەکاردەهێنرێ. کۆمپانیای بایۆتەکنۆلۆژیای بەرازیلی بایۆزیۆس مافی بەکارهێنانی ئەو ئاوێتە گەردیلەیی کڕیوە. دیلیما دەڵێت کۆمپانیاکە دەیەوێت بە شێوەی مەرهەم بیفرۆشێت کە لە کاتی پێویستدا دەدرێت لە ئەندامی زاوزەی نێرینەی پیا و لە ئەنجامدا لە چەند خولەکێکدا ئەندامی نێرینە ڕق دەبێت. ئەو ئاوێتە گەردیلەیە دەبێتە هۆی دەردانی ئۆکسیدی نتریک کە پێویستە بۆ ڕقبوونی کۆئەندامی زاوزێ، چونکە سوڕی خوێن زیاد دەکات و ڕێگە بە فراوانبوونی خوێنبەرەکان دەدات. ئەم توێژینەوەیە زۆر گرنگە چونکە لێکۆڵینەوەکە لە زانکۆوە دەرچووە. توێژینەوەکەشی لە زانکۆ ئەنجام دراوە و توانایەکی زۆری هەیە بۆ ئەوەی ببێتە دەرمانێکی ناسراوی نێودەوڵەتی. دیلیما ئاماژەی بەوەش کرد توێژینەوەکە دەتوانێت بە تایبەتی سوودی هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە. بۆ پێی ئەو پیاوانەی تووشی شێرپەنجەی پرۆستات بوون زۆر جار ڕێکارێک ڕەت دەکەنەوە بۆ لابردنی پرۆستات، چکە زیان بە دەمارەکان دەگەێنێت و دەبێتە هۆی لاوەزبوونی توانای کۆئەندامی زاوزێ. دوای ئەوەی قۆناغی یەکەمی تاقیکردنەوە کلینیکیەکان لەلایەن دەستگای ڕێخستنی ئەنڤێسای بەرازیلەوە پەسەندکرا، ئێستا دەرمانەکە گوازراوەتەوە بۆ قۆناغی دووەم لەو سێ قۆناغی کە پەسەند دەکرێت بۆ فرۆشتن. دیلیما وتیشی دۆزینەوەی چارەسەرێکی ئەگەری لاوەزبوونی کۆئەندامی زاوزێ پەیامێکە بۆ لەناو نەبردنی ئاژەڵەکان، تەنانەت ئاژەڵە ژەهراویەکانیش، چونکە گەنجینەیەکی ڕاستەقینەی ئاوێتە گەردیلەیەکانن کە تا ئێستاکە نەزانراون. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.